پرسیاری دوای ئەو لەوە ئیسەحاشترە. پرسیاری دوای ئەو ئەڵەیە کابرایەک لە بەریتانیا هەژی پورزایەکی خۆی هەیە سافیرەیە. ئەم کابرایە ژن و ماڵی هەیە، ژنەکەی محەجەبەیە، خۆشی دیندارە، ملتەزیمە. تەلەفۆنەکە بۆ ئەم پورزا سافیرەی بە سەعات قسەی لەگەڵاکە، قسەی غەرامیات، قسەی سەرجێگا، قسەی دڵداری، قسەی ئەنواع وشکاڵ فیسق و فجور، ڕەمەزان و غەیری ڕەمەزان. ژنەکەی تەبعاً دڵی کرمێ بێ لێی لەبەر چاوی ژنەکەی زۆر جارێکە بە ژنەکەی لە وڵاوە سیلەی ڕەحمە ئەمەوێ بەجێی بێنم. تۆ سەیری ئەم فێڵە خوا سوبحان الله، یعنی فێڵی وا لە مسلمانان دەرەکەوێت لە ئاهلی ئیسلامەکە، لە ملتەزیمەکان فێڵی وا دەرەچێت بەخوا قەسەم شەیتان نەیزانیوە. وەکو فارسەڵ ئینسان قۆچی لێ دەردێ. یەک سعات قسەی غەرامی لەگەڵ پرزاکەی خۆیەکە سافیرەیە، ئەویش مێردی هەیە. باسی سەرجێوی و باسی خۆڕوودکردنەوە، باسی غەرامیات و ئەم جۆرەشتانە، وەڵا سیلەی ڕەحمە. خوا ڕوود ڕەشکە ئەی بۆ تەلەفۆن بۆ دایکی ناکەی کە پورتە. ئەی سیلەی ڕەحم لەگەڵ پورەکە تا بۆچی جێبەجێ ناکەی؟ ئەی لەگەڵ خاڵت لەگەڵ مامت خۆتە لە درەخت نەکەوتوی خوارەوە. ئەی سیلەی ڕەحم لەگەڵەوانی ترا جێبەجێکەی. لەخوا بترسن برا، لەخوا بترسن. یەک سەدمەیەک یەک جارێک بە خۆت بڵێ بوەستە لە حەدی خۆت، بوەستە ئەوەندەی تر مەڕۆ بە دوایە. ئەو سافرێت چ باکی بەوە هەیە گەرزی نایە لەگەڵ تۆ بکە؟ هیچ، خوای زانێت چی تری کرد. تەڵەن من ئەو متهم ناکەم، نازانم، بەڵام مەبەستم گشتیە. ئێمەی دۆڕێنین برا، ئێمەی دۆڕێنین. کچێکی ئەڵمانی لە کوڕێکی مسلمانمان ئاڵا بوو. ئەم کوڕە زۆر خۆی پاراست، خۆی پاراست، نەسیحەتمان کرد بەردەوام، بەڵام دوایی تێکەوت، پەیوەندیان پێکەوە هەیە. دوایەوە کە تێکەوە هات بۆ لای من بە گریانەوە. هەر قسەکانی بۆ ناکرا لە بەرهەنی سگدان، لە بەرگریان. تی تێکەوتم و نازانم چۆن پاک ببمەوە، چۆن تۆبە بکەم. تەواو کچە ئەڵمانەکە بۆ لەزەتی خۆی، ئەو کچە ئەڵمانە لەگەڵ هەزار دەیانی تر سەدانی تری وایە ڕۆیشتەوە هاتوو، لەزەتی شەوێکیەوەی سەعاتێکیەوێتەوە. بەڵام ئەم پیاوە مسلمانە ساحەب ڕۆژ و ساحەب نوێژ کەوتە داوەکەوە، تەواو پێویستە یەکەم جارە و بگەڕێیتەوە لێی. تۆ کە زۆرەوە تەلەفۆنە حرامان ناکەی، بۆستە لێی. یەک جارێک هەر یەکە لە عاسی خۆی وەقفەیەک بکە، بڵێ برا ئەوا من لەم کاتەیە فەوتە، ئەوا من ڕۆشتم هەنگاوێکی تر خوا نەخواستە تووشی ئەم زینە و خراپەکاریەوە. خوا جەریمە نییە ئینسان کەوتۆتە گوناحیوە. تۆ هەڵا لەگەڵ پرزاکەی قسەکە ئەم جۆرە قسان. لەخوا بترسن برا، لەخوا بترسن. یعنی ئەم برا بەڕێزە گەر منە ناسەیە، گەر گوێ لە دەرسی منەگرێ، گوێ لە قسەیەکی منەگرێ، برا من وەکو برایەکی خۆت و کومامێکی خۆت لێرا بوەستە. تەواو ژیانەکە لە خۆشت تێک مەدە. تۆ خێزانی خۆتت هەیە، ئافرەتێکی بەڕێز خۆتان هەستان لە یەکتر کرد و هێناوت، یا کە سوکاری خۆتە، یا ئەوپەڕی دڵسۆزی بۆ دەربڕی، سێ مناڵت لێ هەیە، خزمەتت دەکا وەکو گوڵ. بۆ دڵی ئەشکێنی، بۆچی ڕەنجێنی، بۆچی ماڵەکەی وێرانەکەی؟ ئەنجام کێشە گەورانە بۆچی بۆ خۆت دروستەکەی؟ یعنی تۆ پێت وایە تەشجیعی کەی ئەویش پرزاکەت لە مێردەکەی خۆی، ئەویش تەڵان ێستا حاڵی هەروایە، چونکە مێردەکەشی مادام زەمیەکە، هەر ژنێک زەمی مێردەکەی کرد لە لای پیاوێکی غەریبە، ئەوە بە تەمای جنسە لەگەڵ ئەمی تریان. هەر ژنێک ژن زەمی مێردی خۆی ناکە لای پیاوی غەریبە. ئادابی ڕەفتاری مسلمانانەتان ون مەکەن. ئەگەر بڕات بەوە هەیە برامە ئیسلامەتیەکە و قیامەتێکەیە، تۆش واز لەمە بێنە ڕەحمەتی خوا لێ. تۆ بە بکە و گەڕێرەوە سەری.